سڵاتانە ببینەرانی 1964 من توانانەقیم لە ئەڵلقەیەکی تری شۆڤەکاری سەربازی بۆ ئەم شەڕی نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵتان بەردەوام دەبین بۆ خۆتان دەزانن کە ئەوە لە مانگی دووەمی شەڕەکەیان تا دێت پێشهاتی نوێ دێتە ئاراوە ئەوەی کە هەبوو دوێنش لە پرۆگرام باسمان کرد خستنە خوارەوەی و فڕۆکانە بوو و دۆزینەوەی فڕۆکەوانی دووەم لە بەرەبایانی ئەمڕۆدا هەڵایەکی گەورەتری نایەوە چکە لەو کاتەدا دیسانەوە فڕۆکەی ئەمریکی کەوتووەتە خوارەوە جا ئەمە ئێران دەڵێ ئێمە خستومانتە خوارەوە دۆناڵد ترۆمپ دەڵێت نەخێر خۆمان لێمانداوە بۆی نەکەوێتە دەست ئێرانیەکان ئەمە ڕێی جیاوازی دروست کردووە لەلایەکی تریشەوە تاوەکو دێت شەڕەکە گەرم و گورتت دەبێت و چەکی تازە دێتە شەڕەکەەوە من هەوڵەدەم لەم بەرنمەیەدا تیش بخینە سەر ئەو چەک و موشەکانەی کە بەنیازن بە تایبەت لە لایەنی ئەمریکیەوە بەکاربێنرێ بەرامبەر بە ئێران هەر ئەمڕۆ دۆناڵد ترۆمپ هەڕەشەکانی جدی کردووە چکە ئەو ماوەیە کە داینابوو بۆکردنەوەی گەروی هرمز لەلایەن ئێرانەوە خەریکە کۆتایی دێت و دەڵێت ئەو یعنی نەسەن بە قسەی ئەو دەڵێت ئەو گەروە نەفرەتیە بکەنەوە ئەگینا سێشەمە دۆزەختان بەسەردا دەبارێنم یعنی بە کۆی ئەو هەڕەشانەی و ئەو قسانەی کە گوێ لێ دەبێت و ئەوەی کە لە مەیدانی شەڕەکە هەیە شەڕەکە قورستر بووە من بە دەرفەتی دەزانم لێرەوە ئاماژە بە شتێ بکەم وەکو 1964 وەکو ئەم پرۆگرامەی ئێمە کە تەرەفداری هیچ لایەنێکی شەڕەکە نین هیچ وڵاتێکی ناو ئەم شەڕە نین تەنیا لەم پرۆگرامەدا لەگەڵ کاک عەقید سەلام شرۆڤەکاری سەربازی دەکەین ئەوەی فاکت و ڕاستیە هەوڵەدەین بۆ ئێوەی بگوازینەوە ئەگیناوەکو تر شەڕ لە ئێمەوە نزیکە زەرەر و زیانی بۆ ئێمەش دەبێت پریشکی ئەو ئاگرش بەر ئێمە دەکەوێت بۆیە وەکو هەمیشە وەکو منهەجی 1964 و پرۆگرامەکەی منیش هەمیشە دەڵێم نەفرەت لە شەڕ بۆیە ئێوە دڵنیا دەکەینەوەکو بینەران ئێمە تەنیا شرۆڤەکاری سەربازی دەکەین ئەوەی ڕاستی بێ دەربارەی شەڕەکە بۆ ئێوەی دەگوازینەوە من درێژە بە گفتوگۆکەم دەکەم لەگەڵ عەقید سەلام ئەسەد ڕاوێژکاری 1964 بەکارباری سەربازی جناب عەقید بەخێر بیتەوە سوپاستانەکەم خۆشتان بەخێر بێنەوە هەر بژیت دوێنێ بە تێر و تەسەلی باسی کەوتنی ئەو فڕۆکانەمان کرد و گەڕان بە دوای پرۆسەی گەڕان بە دوای فڕۆکەوان و دۆزینەوەی و فڕۆکەوان چۆن دەبێ ئەم بەیانێ دیسانەوە یعنی هەڵای گەورەتر نرایەوە لەوەی کە فڕۆکەوانەکە دۆزرایەوە بەڵام فڕۆکەی دیکە کەوتبوو و ئەم کەوتنیەم فڕۆکانش ڕێی جیاوازی دروست کردو ئێران دەڵێ ئێمە خستومانەتە خوارەوە ئەمریکا دەڵێت نەخێر فڕۆکان پەکی کەوتووە بۆی نەکەوێت دەستیوان خۆمان تەقاندومانەتەوە ئەمە چی بووە ئەم ڕووداوە حەزەکەم بۆم باس ئەم ڕووداوەی کە ڕوویدا بڵێن ئەوە فڕۆکانەکەیان دۆزی بووەوە دوێنێش باسمان کرد کە مەشقی بینیوە بە چۆن خۆی بپارێزی و خۆی بشارێتەوە تاکو ئەدۆزرێتەوە و ئەو جیهازەی کە پێوێتی سرڤایڤڵ ڕادیۆ ئەتوانێت لێنەوەن 15 تاکو 90 سەعات پەیوەندی بکاتن بەڵام ئەگەر لەم وێنەیە سەیری بکەین ئەم فڕۆکەیە دیارە لە ینی لە شفرەکانی و ئەوانەی ئەمە لە جۆری سی طبعاً جۆری هەیە بار هەڵگرە و عملیاتی ئینقازی پێکرێتن کە خەڵک لێوێنانە دەربکاتن سەرباز بیان ئەو فڕۆکەوانە بێتن جگە لە فڕۆکەی تریش بەشدارە بێتن لەمەیە سەگەر سێری ئەم وێنەیە بکەی تەمان ئەم فڕۆکەیە خۆی لێدراوە لە ئاسمان ئەوە نییە بڵی لێ نەدرابێ لێدراوە لە ئاسمان بەڵام بەو شێوازە نییە کەوتووەتە خوارەوە بەس ئەگەر ئەم وێنەیە ببینی هەر کەسێ بێتن لە فڕین تێبگا لە فڕۆکە یان ئەمانی کە فڕۆکەی مەدەنی شەکەوێتە خوارەوە کۆمەڵی خەبیرە چێتە سەری سێریەکەی سێ ئەم وێنەیە بکەی ئەمە لە ئاسمانەوە لێدراوە ئەبەو شێوازە بشکەوێ بەو شێوازە 30 پارچە پارچە نابێ مەچینەیەکی لێوێ دانەیەکی لێوێ باڵەکانی بەیەکەوە بەستراوەتەوە زۆر بەهێزە لایەن ئێرانەوە لێدراوە لەلایەن ئێرانەوە بەڵام دووبارە لێدراوەتەوە لە ئاسمانەوە یعنی ئەمریکا خۆشی لێداوەتەوە بۆ لێداتەوە چونکە ئەمی پێڕا ناچێشرێتەوە لەبەر ئەوە هەوڵەدا لێ بدا پارچە پارچێکە چی نهێنی تایە چونکە سیدی تایە نهێنی سەربازی تایە شفرەی تایە بۆی نەکەوێتە دەست ئێرانیەکانەوە خۆیان دووبارە لێدەنەوە و پارچە پارچەکان ئیسپێنن هیچ استیفادەیەکی لێ نەکرێتن ئەوەیە بەڵام ئەمە کەوتووەتە خوارەوە ینی لێدراوە لەلایەن ئێران جگەلەوە تیاری تریشیان کەوتووەتە خوارەوە هەلیکۆپتەر جگەلەوە تۆ بزانە پێشچەند ڕۆژێکیش F16یان هەیە ئەگەر سەیری ڤیددیۆکەیکەوە F16 نەجاتی نابێت لە هەرمز کەوتووەتە خوارەوە جگە لە ئەیدەیەکان سەندەربڵت ینی کۆمەڵی فڕۆکە ئەمریکا کەوتووەتە زەرەرێکی سەیرەوە لە ماوەی ئاخیرە ئەمە ڕۆژانی هەڵوەرینی فڕۆکەکانی ئەمریکا زۆر باشە فڕۆکەوانەکە فڕۆکەوانی دووەم ڕزگار کرا
بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج بوو یعنی ئەوەی کە ئەمریکا باسی دەکات ئۆپەراسیۆنێکی زۆر ئالۆز بەڕێوە چووە هێزی کۆماندۆ دابەزیەوە بۆ ئەوەی کە فڕۆکەوانەکە ڕزگار بکات لەسەر لوتکەی شاخێک. ئەمریکا خۆی باس لەوە کاکە ئەمە یعنی بەهێزترین ئۆپەراسیۆنی دابەزین بووە لەلایەن کۆماندۆ هێزی تایبەتەوە بۆ ڕزگارکردن لە مێژووی ئەمریکا. چۆن بووە موردەکارێک هێزی تایبەت و کۆماندۆ چۆن توانیان دابەزن و ئەو فڕۆکەوانە ڕزگار بکەن؟ ئەمان ئێستاکە ئەگەر باسی بە جۆرە فڕۆکەیە بکەین مەسەڵەن C-130 ئەو فڕۆکەیە توانێت لە بانخۆڵدا بەزێتن شەرت نییە لە شەقامی ڕەنوەی هەبێتن ینی سەبیان قیر بێتن ئەتوانێت لەسەر خۆڵدا بەزێ فڕۆکە جیاوازە هەیە سەرێکی تایەکانی لە باڵەوە دەرەچێت هەیە لە ناو جانیەوە دەرەچێت ئەوانی لە ناوەوە دەرەچێتن وەکو C-130 ماناتوانن لەسەر خۆڵیشدا بەزن. دەمان ئۆپەراسیۆنەکە بەڕاستی ینی زەخمە ئەمە ڤەنزوێلا نییە ئەمە ئێرانە ئێرانی جیاوازە لە مەساحەی لە گەورەی لە هێزەکانی لە شەڕەکان تاکو ئێستا تۆ نەتوانی وەکو ڤەنزوێلا بڵین لە ناو قیادەی خۆی کەسی خوڕت هەبێتن ئەم عملیەتە بکەی. دایما شەوانی شەکرێ لە بەرەوەی مەنزوماتی ڕادار و بەسەری ینی بەچاو کە ببینی و ڕەسەد بکەی زەعیفە بێتن. بە شەو دابەزی طبعا ئەو فڕۆکەوانش وەکو وتومانە مەشقی بینی و زیرەکە یعنی چووەتە بەرزیە چونکە جیهازێتر بەکاردێنێت سیگناڵەکەی لە دۆڵ و ئەوانە ناگەیەنێتن بەکاریشی ناهێنێ بۆ ئەوی دوژمن نەیدۆزێتەوە چونکە ئەوانیش ئیشارەتەکە وەرەگرن تاکو گەیشتوێتە ئەو شوێنەیە ئیشارەتی داوە وەتوانیان دابەزن و دەریکەن و بەڕاستی تۆ لە ناو ئێران لەناو ئەو هەموو هێزە و سوپای پاسداران و لەو ناوچەیە دەری بکەی شتێکی سەیرە. باسییان لەوە کرد کە دوو ڕۆژیشە دابەزیونەوە بەڵێ دابەزی بوون لەو ناوچەیە لەبیرت نەشێ ئەو ناوچەیە ناوچەیەکی شاخاوی سەختە ینی بڵین زەحمەتە بگیرێ لەلایەن سوپایەکەوە زۆر شوێنیشەیە لەو ناوچەیە تەرک کراوە بە جێماوە هەمووی لە ئەشکەوتە ئەگەر باسی موشکەوانە بکەین ئەو شاخانە هەمووی ئەشکەوتیان تیا دروست کردووە تەنێڵیان تیا دروست کردووە سوپای پاسداران ئەو جۆرە موشەکانی کە لە تیارە ئەدەن لەبان سیارە لێدەن یەکسەرە چێتەنەوە ئەو تونێڵانەوەی کە دروست کراوە لێنانە خۆیان دەرناکەن بۆ ئەوی لێ نەدرێتن لەلایەن فڕۆکەوە و ئامادە بن بۆ دابەزینی گەورەی سەخت خۆشی تەبان لە کۆتایەتە دەسێران جیاواز بوو زانیارێکی تری سیر کاک سەلام لەوەیە یعنی ئەوەی کە بڵاو بۆتەوە تایبەت ئەمڕۆ لە فڕۆکەخانە یاخود بنکەیەکی چۆڵکراوی ئەسفەهان یعنی فڕۆکەکانی ئەمریکا پێش عەمەلیەکە پێشەوەی چالاکیەکە ئەنجامدەن نیشتونەتەوە لە خوارووی ئەسفەهان. ئەمە چۆن یعنی بە ئاسانی لە ناو ئەسفەهان و لە بنکەیەکی چۆڵکرا و فڕۆکەخانەیەکە فڕۆکەی ئەمریکی لەم کاتەیە بنیشێتەوە ئەمە چی پێوترێت؟ یەک ئەو ناوچەیە کۆنتترۆڵە کاتن ئەمریکا پێشەوەی کە فڕۆکەکەتدا بەزێ فڕۆکەی جەنگی ئەو ناوە بۆمباردمانەکە ئەم فڕۆکە خانەی کە بڵین چۆڵ کراوە ئەمە سەرەکی نییە فڕۆکەخانە لە چی دەست پێکا لەو پێش وتومە قاعیدە کە وتت قاعیدە ینی بەشی ئەندازیار هەندەسەی تایە کە فڕۆکە باشکەیتەوە کە وتت فڕۆکەخانە بەشی هەندەسەی تیان نییە جگە لەمانە لە هەموو وڵاتێکە تۆ فڕۆکەخانەیەکە تێ پێوەترێ شەق توڕابی ینی شوێنێکی خۆڵاویە دادێ ئۆشبێ قیر کرابێت نیشانی مەسەڵەن سەب کرابێتن بەڵام ئەمە مەتروکە لە حاڵەتێکا کە فڕۆکە لە ئاسمان لێ بدرێن نەتوانێت بگاتە فڕۆکەخانە سەرێکیەکەی خۆی لەوە داوەزیێ بوو نمونە لە عێراق لە هەموو شوێنەیە بوو لە تووس خورماتیەوە بوو کە کەس نازانێت فڕۆکەخانە هەیە لە تووس خورمات و نانەخێر هەیە لە سەحرای عزێم هەیە لە محافزەی بڵین ئەنبار ڕوومادی پێشەوەی بگەیتە ئێشفری ئێشتو لێنانە هەیە چەندانەیە لە سەحرای عەرعەر هەیە یعنی بڵین لای قاعیدەی ئیمام عەلی و ئەوانە ئەمەش هەروەهایە تەرکە بەجێماوە تۆ ناتوانانی ئەمە لێرە چییە بێتن بەس بەشێکی هەندەسی لێرە ئەبێتن بچووک فەنیەکان ئەوە نییە بڵی فۆجێکی عسکەری لێبێتن بەڵێ دۆزێتەوە کە کەسی لێ نییە و ئەنشێتەوە لێنانە چونکە گەرسەیکەی تۆ فڕۆکەخانەکە ئەو فڕۆکەوانەی کە کەوت لە منتیقەی ئەم بوێر ئەحمەدە کەوتە خوارەوە ئەلەم ناوچەیە ئەو بەڵێ هەر لەگە سنووری ئەسفەهانەیە ئەلەم ناوچەیە کەوتە خوارەوە ئەم فڕۆکەخانە ئەلێرێ دوورە یعنی ئەگەر بڵی پایتە هین شاری ئەسفەهان زۆر دوورە چونکە تۆ کە ئەوتت پارێزگا محافەزە مەساحەکەی زۆر زۆرە توانی لێرە دابەزێ ئەلەم ناوچەوە بە دوای فڕۆکەوان ئەگەڕان ئەگەر سێری ئەم مەسافەیە بکەیت لەگەڵ خۆزستانە تاکو ئەگەیتە تەنومە بەسرە عێراق ئەلێرە لە دەوری 300 کیلۆمەترە بێتن دووری
ینی لێرەوە پەڕانەوە بۆ ئێرە ئاسانە بێ 300 کیلومتریش بۆ فڕۆکە شتێکی زۆر نییە نا ئەوە شێوازە بوو. زۆر باشە دوێنێ بە تێر و تەسەلی باسی فڕۆکەوانمان کرد کە دەبێت چەند مەهارە و زیرەکی هەبێت بۆ ئامادەکار بێت بۆەوەی کە حدەسێکی ئەوەی بەسەرا بێ خۆی هەڵوداتە خوارەوە لە فڕۆکە بەڵام بەڕاستی ینی دوای دۆزینەوەی ئەم فڕۆکەوانە کە نەوعەنما هەرچەند دەڵێن زیانی جەستەیی پێگەیشتووە بەڵام دیارە کە زیرەکیش بووە ینی لە پەیوەندی نەپچراوە و لەسەر شاغ بووە و توانیوەتی خۆی حەشار بداوانە ئاستی زیرەکی ئەم فڕۆکەوانە تەمان ئەم فڕۆکەوانانە هەمووی مەشقیان بینیوە فڕۆکەوان نییە مەشق نەبینێتن مەشقەکەی تەنها ئەوە نییە ئەم فڕۆکەیە بەکاربێنێتن و موشک و شەڕی ئاسمان بکایان چۆن لە زەوی هەدەف بدۆزێتەوە مەشقی ئەوە دراوە کە خۆی چۆن نەجاددا جارێکە خۆی فرێدا بەگ کورسی کە دەرەچێتن کورسەکە کە لێ بێتەوە پەرەشوتە چێتە شوێنێتر پێش هەموو شتێ فڕۆکەوان مەشق دراوە پەرەشوتەکەت بشارەوە لە بن خۆڵ بێتن لە بنبەر لە هەر شوێنە بێتن بیشارەوە بۆی شوێنەکە دیانە چنی هێنیەکی هەیە لە جانتە هەڵت گر پێ لە لاپەڕ ئەوانە لە ناودا بە زووترین کاتیش خۆت دوورکەرەوە لەو ناوە خۆت بشارەوە ئەگەر دوژمن لێت نێزیک بوو ئەبێ خۆت بشاریتەوە نەجوولێتەوە لێت نێزیک نەبوو بەڵێ حرەکەت کە بڕۆ شوێنی خۆت بگۆڕە ئەو جیهازانی کە بەکاری دێنێ ئەبێ بگاتە شوێنێک کە بەرزایی بێتن لە دۆڵ و ئەوانە ناتوانێت ئەو سیگناڵە بگەێنێتن بە هێزەکانی خۆی کە ئەمەە دوور بووە ئەم چووە تەبان شوێنێکی بەرز اینجا ئیشارەتەکەی داوە هەر بگەڕێتەوە بینەران ئەگەر سەیری فیلم هین بکەن behind enemy line سەری فڕۆکەوانە ئەمریکیەکە چییەکە ئەوی کە 6 ڕۆژ کەوتە خوارەوە هەرچەندێ لەو شێوازە نییە ینی بڵێ فیلمەکە کەمێ جیاوازیەکەن بەڵام چۆن هەڵدێ هەتاکو ئەگاتە شوێنێکی بەرز ئیشارەتەداتن لە هەمان کاتەکە ئیشارەتەدا سربیەکان وەریەگرن دوژمن پێزانێ هەردوو هێزەکە بێکەوە گەنەو شوێنە بەڵام ئەمریکەکان سەرکەوتن بەدەست دێنن و هەڵێگرن بە هەلیکۆپتەرەوە ئیبن چونکە ئەوان چەکیان جیاوازە ئەوان هەلیکۆپتەریە باتچیان لەگەڵایە ئەتوانێت لە هاوڵاتی بدا ئەتوانێت لە سوپای پاسداران بدا جگەلەوە تۆ فڕۆکەی جەنگیت لە ئاسمانە ئەیدە بەشدارە بێتن سی جۆری ئەوەی چەکی پێ ئەوە بەشدارە بێتن لەو حاڵەتە ئەتوانن فڕۆکەوانەکە بەر خوارەوە بەڵام سەرکەوتنێکی سیر بوو بۆ ئەمریکا بەڕاستی چکە بکەوتایەتە دەست ئێران لە ناو ئەمریکا شتێکی جیاوازە بوو وەکو ئێستا نەبوو کە ئاهەنگ بجێڕێت ترامپ باسی ئەوە بکاتن بە سەرکەوتو هەژماریکە باشە لە بۆ من پرسیارێکم بۆ دروستە بێت لەوەی کە ئەم ئۆپەراسیۆنە ئالۆزە کرا هێز دابەزی باشە بۆ لەمە دووەگەر بێوێ هێزی تایبەت کە چەندێکە هەڕەشەی پێەکە ئەوانە دابەزێنێت لە هەر شوێنێکی ئێران ئاسانە بێ بۆی لەمەوەکەی ترم عملیی کرد بەڵێ ئاسانە بێ بۆی ئەمە و تومانە نەوەک ناتوانێت دابەزێ بە جەناب تیشمت و ئەگەر بێ لە خەرک دابەزێ ئەگەر بێ لە قەشەم بەڵێ دابەزێ بەڵام ئایا ئەم ئۆپەراسیۆنانە کاتی کەمە دابەزی و ئەکشەیتەوە بەڵام ئەگەر مایتەوە چیت بەسەر دێتن یعنی زەرەرێکی زۆرت پێ ئەگاتن خەساراتێکی زۆرە دەی لە فڕۆکە لە سەرباز لە مێزە تایبەتانە کوشتاری زۆرە بێتن تایبەتی سەگەر سەیری خەرک بکەی خەرک وەکو وتومە 30 ملیۆن بەرمیل نەوتی خامیتیایە هەمویان کردووەتە TNT هەمویان تەقینەوەیان پێی بەستاوەتەوە لە زەوی ئەلغامیان فرێداوە لە زەوی ئەلغامیان فرێداوە لە دەریا سار بگەڕێنەوە ئەم پردانەی کە لغمی پێوەدانێن بۆی هێزی دوژمن ڕابگریتن ینی لە ساڵی 91 عێراق پردی ئیبراهیم خەلیلی خۆی تەقاندیەوە بۆی حرەکەت ببڕێ لە هێزی ئەمریکا کە فرقەی چوار لەوێنانە بوونەوەک بێتە پێشەوە هەتاکو هاوڵاتیانی خۆشەویست لە زاخۆ ئەگەر بە بیریانە پردەکانی ناو زاخۆ هەمووی گونیەی TNT پێوە بەسترا بووە لە شارەکانی تری شەروەهاوە لە جەزیرەی بۆبیانیش واتا کە هێڕش بکەی بچیتە ناوێ ئەمانە هەمووی بتەقێتەوە زەرەرێکی زۆرت پێگا ئۆپەراسیۆن جیایە لەگەڵ دابەزینە بەڵێ ئەتوانێت دابەزێ بەسایە زەرەرەکە چەندێکە خەسارەتت ئەلەوێ مهمە بەڵێ زۆر باشە بابەتی تیشکدانەوەی ئەتۆم لەم یەک دوو ڕۆژە زۆر باسەکرێ بە تایبەت لەوەی کە ئەمریکا ناوبەناو بەلامارێکی بوو شەهرەدا وێزگەی ئەتۆمیتیایە عەباس عێراقچی وەزیری دەرەوە هۆژداری داوە ئەگەر ئەو تیشکە بڵاو بێتەوە نەک ئێران ناوچەکەش زیانەکەن ئەزەکەم باسی ئەوم بۆ بکەیت کە زیانەکانی تیشکدانەوەی ئەتۆم چییە لە ئێستاە گەر ئەمریکا بدا لە بنکەیەکی ئەتۆمی ئێران خۆی
ئەوەی مەترسیە لە ئێرانە بوو شەهرە ئەوەی ڕاستی بێتن ئەمە ئێوە لە مەحەتای کارەبا بدا بوو شەهر گەورەترین مەحەتەی تاقەی ئێران لەوێنانەیە دوایە وەکو تومە مەفاعل پێویستی بە سارکردنەوەیە ئەگەر تۆ مەحەتەی سارکردنەوەی ڕاگرت خۆیە تەقێتەوە پێویست بە ناکەبی تەقێنیتەوە خۆی ئەتوێتەوە یۆرانیەوەکەوە کەوێتە گەرماییەکی زۆر وە تەقێتەوە کە بڵاو ببێتەوە تیشک لەو ناوە تو هەتاکو ئەو خۆڵی لە زەوی هەڵەسێ ئەوە هەمووی تیشکە بۆی هەیە عقم پێیاکە نەخۆشی ژێرپەنجە هەتاکو ئەگەر بڵین لە دایکبوون ببێتن ئەو کەسانە باوک دایک بەر ئەو تیشکە کەوت بێتن ئەو ناڵانە مشەوە دەرەچن ینی ئینسانی تەواو دەرناچن لە خەڵکە کار لە خەلیج هەموو یەکاتن ئەو ئاوە هەموو یەکاتە تیشک ئەوەی تر لە بیرکە ئەو ئاوە مەلەوانیتی ئەوکەیان بەکاری بێنیتن کار لە منتیقەی بەسراو ئەوانە شەکاتن کار لە کوێت و ئەو ناوانە شەکاتن بڵ طبعا لە ناو ئێرانی زیاتر چونکە خۆی لە ناو خاکی ئێران هەیە مەترسیەکی زۆرە هەر بگەڕێەوە بۆ بڵین چۆرنۆبیلی ئۆکرانیا لە کاتیەشێتی سۆڤێت سەشەو ناوچەیە چۆڵە کەس لی ناژێ هەنێ سەربازی دێ بە جلی ئۆتۆمیۆ ئەمێنن لەوێ حیراساتەکەن ئاگایان لەو منتیقەیە بەڵام بەشەر ناتوانێت بەڵام مەبەست ئەمەیە لە تەقینەوەشی ئەبێ بزانی معنایەوەیە نییە ناتوانم بڕۆمە ئەوێ بەڵێ ئەتوانی بەس کاتیە کاتێکی کەم سعاتێ تاکو 2 سعات بە ناوی ڕەتبی و دەرچی نەمێنیتەوە بمێنیتەوە نەخێر تووشی ژێرپەنجە و ئەوانە ئەبیتن بۆ مەترسیەکە جددیە بەڕاستی جددیانی بوو شەهر بەڕاستی زۆر مەترسیە بۆ ئەو ناوچەیە زۆر باشە لە پێشەکە باسی ئەوم کرد ترچەکی تازە و ئەوانەش دێتە ئاراوە بەڕاستی وردە ژێردەریایی ماسا چوستس کە بە ئەوە وەحشینەوەوی ناسراوە ئێستا دێتە ناوچەکە لەلایەن ئەمریکاوە و ئەمە ئەتۆمیشە باسێکیم بۆ بکە بزانم ئەمە بە ئامانجی چی دێتە ناوچەکە و بەتەمای چییە؟ ماسا چوستس ئەمە USS ئەمە بڵین ئەم ژێردەریایە لە فیئەی ڤەرجینیایە کۆکو کۆن وا بزانم زنجیرەیەکی تەواومان کردە سەر ژێردەریای ئەمە فیئەکەی لە فیئەی ڤرجینیایە مەفاعلێکی ئۆتۆمیتایە بەوە ئیشەکە ئەڕوا ئەوەی سەیرە هەتاکو تەمەنی هەبێتن ئەڕوا پێی ئیشەکاتن سیانەشی کەمە ئەوە نییە ماوەیە بگەڕێتەوە 6 مانگ سیانە بکە ئەتوانێت زیاتر لە ناو دەریایە بمێنێ بەردەوام بڕوە پێویستی بە ئازوقە و هەر جۆرێ بێتن لە کاتی ڕۆیشتن بڵین کەشتێکی جەنگی هی بار ئەمەی کە خۆراک و جۆرەشتانە لە تەکیەوە توانێت بیداتێت کە دەرەچنە سەرەوە ئەمە کە هاتووەتە ناوچەکە بڵین هەرخۆشی شەبەحیە زۆر سەیرە ناتوانی بیدۆزیتەوە سۆناریش نایگرێتن بە مانگی دەستکردیش نایدۆزیتەوە ئاوها دروستکراوە بەو شێوازە ئۆتۆمیە بۆمبی ئۆتۆمی پێیە جگەلەوە مۆشەکی جۆری تۆما هۆک و ئەوانەی پێیە بۆ لێدان بەڵام ئێستاکە بڵین تۆڕبیدیش بەکاربێنێتن بەڵام ئێستاکە بین هاتووەتە ئەم ناوچەیە چییە کاتن چونکە تۆ دەریای ئێرانت نەما ینی چییە کاتن ناوچایە تەنها ئەمە هاتووە نامەیەکە بۆ وڵاتانی تر ئەگەر چین بێ ئەگەر پاکستان بێ ئەگەر هی ڕووس بێ لەو ناوە بێتن هەڕەشەی ئۆتۆ بەڵێ من لێرەم هەڕەشاکەم چونکە ئەگەر باسی ئۆتۆمی بکەین ئیسرائیل ئۆتۆمی خستوەتە بانمێس کە بەکاری بێنێتن بەڵام ناڵێن ستراتیژی منەظەمە تەکتیکیە هەرچیەکی بێتن چونکە ئۆتۆمی جیاوازە ئێمە سەڵین ئۆتۆمی بەڵام ڤەڕی هەیە نەوەوی هەیە زیاتریش هەیە هایدرۆجین ئەمانە هەمووی جیاوازن لە یەکتری ئینشاءڵڵا بەرنامەیە لە سەریدانی بە تەواوەتی چۆنیش خۆت بپارێزی ئەمەش جێگەی مەترسیەکە ئەمە جێگەی مەترسیە هەڕەشەیە بۆ ئەو ناوچەیە و لە هەمان کاتە ئەتوانێت لە هەدەف بدا لە ناو ئێران هاوکاری هێزی ئاسمان ئەمریکا بکە لەگەڵ کەشیەکانی کە تۆمە هۆکتی ئەگرن ئەمیش هەڵی گرتووە ئەتوانێت ئەهدافی دقیق بە دقت لەو شۆنانە بدا کە پێویستی پێبێتن بەشدارە بێت لە شەڕەکەیە بەڵام بە شێوازێکی ئەم دەریا ئێران دەریای نەما ئەمە هەڕەشەیە بۆ ناوچەکە کەس نێزیک نەبێتەوە من لێنانم ئەوەیە نامەکەی زۆر باشە زۆر جار کە مەسەڵەن ئێمە باسی هێزی تایبەتەکرێ ڕەنگە بیرمان بۆ بچێت کە ئەم هێزە تایبەتەی مەشکان بینیوە و مەشقەکەیان تەواو کردووە تر هەموو دەقەیە ئامادەن بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە هێسە مەسەڵەن هێزی سیوەکی مارێنس ئەم دەقەیە لە قاعدەی دیگۆ گارسیا خەریکی ڕاهێنانکردنن ئەمانە هەر پێویستیان بە ڕایەنانەیان بە چی مەبەستێک ڕایەنان دەکەن تۆ بڵێ چیان بەدەستەوە بێت
هێزی تایبەت فرقەی سیویەک خۆی قاعیدە سەرچەکەی لە دورگەی ئۆکیناوایە لە یابان ئەوە کە باسمان کردوتمان بە تریپۆلی بۆکسەر هاتنە ئەو ناوچەیە 2200 کەسی لەبانایە پاش بزانێ هێزی تایبەت ئەگەر شەڕیش نەبێتن بەردەوام لە مەشقن ڕاوەستانیان نییە وەکو هێزی تر نیە هێزی تایبەتە بێ بەردەوام مەشق بکاتن شەڕ بێ شەڕ نەبێ ئەو لە مەشقایە ئەمەی کە ئیکا لە دورگەی دیێگۆ گارسیا چۆن ئەڵین محاکات یعنی سەیری شەڕەکە ئەکا دابەزیمە سەر زەوی دەمان ئەو جەنەراڵی سەرپەرشتی ئەمە کاتن ئەبێ عملیەتێ بکاتن بەو شێوازەی کە ڕووەدا لەوێنانە ئەمانە فێر بن لە دورگەکە چیەکەن چی ناکەن لەبەرەوە لە دیگۆ گارسیە ئەم مەشقاناکەن بەردەوام ئەگەر دابەزینە سەر خەرک یان قەشەم یان لە ناو خاکی ئێران بەرامبەر بە قەشەم یاوەتا لە خۆزستان لەو ناوچەیە بۆرە و عەبادان ئەم مەشقانە بەردەوامەکەن ڕاوەستانیان نییە بزانە هێزی تایبەت لە هەموو جیهانە وەستانی نییە بەردەوام لە مەشقایە لە کاتی ئاشتیا بێ لە کاتی شەڕابێتن ئەمانە بەردەوامەکە ئۆپەراسیۆنانە لەم کاتێشا ئەوە هەر زۆر دیارە بۆ ئێران دیارە تۆواتەوێش هێڕش بەریتە سەری دابەزیتە سەر خاکی دابەزیتە سەر دورگەکان لەبەرەوە ئەبێ مەشقی ئەوە بکەی دیگۆ گارسیا شەر دورگەیە بێتە خەرک و قەشەم و هرمز و لاراک و تمبل کوبرا سوغرا ئەبوو هەمووی ئاینی حسابە دابەزیتە سەری مەسەلەکەین لێوێ مەشقەکە ئەبینێتن طبعاً کە مەشقیش ئەبینیە ئەمانە هێزی تایبەت بە فیشەکی ڕاستی فیشەک بەکاردێنن ئەوە نییە وەکو سەربازی پیادە و ئەوانە تفەنگەکەی بەدەست بێ و فێریکەن نانەخێر ئەمان هەموو مەشقیان بە فیشەکی ڕاستیە بڵێ زۆر باش پێشهاتێکی تر ئەوەیە کە میدیا ئەمریکەکان زۆر باسی دەکەن موشکی شەبەحی جوڵاندووە ئەمریکا ئەمە باسی موشەکانی ئەمریکامان کرد کە بەکاری نێناوە موشکی ئەتۆمیە و موشکی شەبەحی ئێستا کارگەیشتۆتە ئەوەی موشکی شەبەحی جوڵاندووە موشکی شەبەحی چییە چی پێکرێت بەنسبەت ئێستای ئەمریکاوە بۆ ئێران خۆی موشکی شەبەحی ینی موشکێ زۆر کۆن نییەوەی ڕاستی بێتن ئەوروپا مەسەلەن کڕیوێتی داوێتی بە پۆڵەندا هۆڵندا ئەڵمانیا ڕۆمانیا ئەمانە کڕیویانە ئەم موشەکە لە جۆری GASSM/ER ئەم موشەکە باڵی پێوەیە فڕۆکە تێگرێ سەوە وێنەی فڕۆکەی F-16 لێنانە کە ئەم موشەکە فرێداتە خوارەوە ئەم موشەکە مەدای زۆرە ینی زۆر لە دوورەوە تێگرێ فڕۆکەکە بە شەرتێ فڕۆکەکە و فڕۆکەوان ژیانیان پاراسراوە نایەنە سەر ناوچەیە کە هێزی بەرگری ئاسمانی لێبێتن هەم موشەکە ئێرە مەسەلەن ئەمریکا ئەتوانێت لەبان هینەوە خەلیجەوە تێبگرێ ئەتوانێت لەبان وڵاتە عەرەبیەکانەوە تێبگرێ بێ بۆ هەدەفی خۆی بۆ ناو ئێران مەوزوعی شەبەحی چییە خۆی لە عاداتن ینی باڵێکی زەخمی پێوەیە ئەتوانێت خۆی بپارێزێتن لە موشکی بەرگری کە بۆی دێتن لە هەمان کاتا ناتوانانی تەشویش بکەیتە سەری نرخی ئەمانە بۆ خۆی بۆ ئەمریکا لە ناو خۆی بە $1.5 ملیۆنێک بەڵام بۆ فرۆشتن بۆ وڵاتانی تر نەخێر هەتاکو نسخەشیە ینی ئەو نسخەی کە خۆم هەمان نادەمێ جیاوازە ئەوە بە نرخی گرانتریش مەسەڵەن هۆڵندا کڕوێتی پۆلۆنیا کڕوێتی ئەمانە موشەکەیان کڕیوە طبعاً زۆر تەسیری چییە موشەکە ئەو شوێنانی کە قول بێ نەتوانی موشکی تر بەکاربێنیتن وەکو بڵین نوقسانیت هەبێت لە بۆمبی GPU 57 بەمە پڕەکرێتەوە ئەتوانێت ئەو قولیەی کە بتەوێت پێی بگات چەندێ ڕق بێت تەحسینات ئەمە لێدا لە ناوێدا قوی تەدمیری ینی تەقینەوەی زۆر بەهێزە ئەوەی ڕاستی بێتن ینی ئەو شوۆنە وێرانەکاتن ئەمە چێکێ نامەتە پێشەوە ئەو کەسانە ئەگەر خۆتان شارد بێتەوە یان ئەو موشەکانەی لە بن زەوی بێتن بەڵێ بەمە ئەگەم پێی لێدەم لە ناوێدەم ئەم موشەکە ئەوەیە زەخۆی GASSM ER بەڵام ناوەکەی سێرە ینی کە خوێندرێتەوە ئەڵێ عارەبە جاسمی ناوە بە پیتەکان بزبت بە لاتینەکە خوێنێتەوە وەکو جاسم دەرەکەوەکو جاسم بەخێندرێتەوە بڵێ ڕەنگەوان دڵیان پێخۆش بپییان خۆشە بێ لە 100 زۆر باشە لە بەرامبەر ئەو هەڕەشانەی کە ئەمریکا دەیکات بۆ هێرشی زەمینی ئێرانیش دەسەوەسانەوە ساوە کاک سەلام ینی ئامادەکاری کردووە بە ملیۆن سەرباز بەڵام یەک شت سەیرە لە ناویدا ئەوەیە کە لە ناو ئەم ملیۆنان سەربازەی کە ئامادەی کردووە بۆ هێرشی زەمینی ئێران
بۆ بەرگری زەمینی منداڵی تێدایە لە تەمەنی جیاوازە. ئەمە چۆنە یعنی منداڵ چوونەتە ناو سوپاوە و خۆی مەوزوعی منداڵ کە بێتە شەڕەوە ئەمە شتێکی تازە نیە کۆنە کە بەکار هاتووە. یان لە زۆر وڵاتان تایبەتی لە جەنگی جیهانی دووەم کاتی ئەڵمانیا بەرەو کۆتاییە ڕۆیی منداڵی زۆر بەکارهێنا، ینی هەمووی لە تەمەن 15 ساڵ بەرەو خوارەوە 14 سیانزەی تیا بوو چەکێدا پێی مەشقێکی هاکەزاییەدا پێی و پاڵێنا بۆ شەڕ. لە هەمان کاتە ئێران مەسەلەن ئەو مەلیۆن چەکدارە بێ بەمانە پڕ بکاتەوە لەگەڵ چێدایانێ لەگەڵ سوپای پاسداران ئەمانەی کە مەشقیان بینیەوە ئەزانن شەڕ بکەن. لە هەمان کاتە ئەگەر بیتەوە ئێران یەکەم وڵات نیە، وەکوتم ئەڵمانیا بوو. ئەی باشە ئێمە باسی عێراق بکەین کۆن مەسەلەن شتێکی دروست کرد بوو وەختی خۆی پیانەوە تەڵایە عێراق جلێکی شینی لە بەرە کرد و وەکو سەربازی و مناڵان دڵیان پێی خۆش بوو لە هەفتاکانە لە ینی بڵین تەلەبەی سەرەتایی پیانیانەوە تەڵایە و مەشقیانە داپیان. بەڵام دوای ئەوە فتووەت هەبوو کە تەلەبەی ناوەندی و ئەوانە بوون پیانەوت فتووە ئەوانە بەرزتر بوون مەشقیشی بۆوانە داتن. ئەنجا دوایەوە تۆ جێی شعبیت هەبوو چەکیانە داپیان و فێریانیان نەکرد مەشق. ئەمە ئێران وەکو بڵی نەفیر عامە ئیتر ئەبێ هەمووی لە شەڕا بێ ئەمریکا دابەزێتن نابێ سەرکەوتن بەدەست بێنێتن لەبەرەوە مناڵ ئافرەت هەر کەسێ بتوانێت چەک هەڵبگرێ پاڵێنێتە پێشەوە بەشدار بێت لەم شەڕە بۆ ئەوەی وڵات بپارێزێتن. چونکە ئەگەر ئاوها بڕواتن ینی ئێران چەکی نەمێنێتن ڕوخێ لەبەرەوە نابێ بڕوخێتن و هەتاکو ئێستا خۆڕاگرە ینی ئەمریکا شوۆن نەما لە ئێرانە لینەدا هەر وێرانی کردو بەڵام لەگەڵەوەشا نەڕوخە ئێران خۆڕاگرە. بەڵام هەر وەکو تومە جارانیش ئێران عێراق نییە، ئێران ئەفغانستان نیە، وڵاتانی تر نییە، ئێران شتێکی کەیە بۆ شەڕ. بەڵێ زۆر باشە. لە لایەکی تریشەوە ئەمریکاش ترسی لێنشتووە لە ناوخۆی ئەمریکا جۆرە ترسێک بڵاو بۆتەوە لەوەی کە شانە نستۆکانی سوپای پاسداران ئێستا لە وڵاتانی تربوونی هەیە، یعنی پێشتر ئەمانە چێندراون لەوەی کە ئێستا باس لە 1000 سەرباز دەکرێت کە پێشتر نێردراون بە ڕێگای قاچاق و بە ڕێگای ئەوەی کە وەکو کەسێکی مەدەنی ڕۆشتنەتە وڵاتی کەنەدا. لە ئەمریکا شتێ بڵاو بێتەوە کە ئەمانە مەترسین ئەگەر شەڕەکە ینی بە جۆرێک بکەوێتەوە ئەوان هێرش بکەن یان دەستی خۆیان بۆشێنن لەو وڵاتانە. ئێمە بگەڕێنەوە کۆن بۆ پێش 2-3 ساڵەمە پێش چەند عملیاتێ لە ناو ئەمریکا ئەکرایە مل ئێران ئەوانە سوپای پاسداران بوون. چکە تۆ باسەکەی ئەڵەی سوپای پاسداران سوپایەکی یعنی بڵێن سەربازێکی هاکەزایی کاکە 200 مەسئول زیاترت هەیە لە سوپای پاسداران لە کەنەدا و لە ئەمریکا لەو ناوانە بڵاو بوونەتەوە لە جو سیاسیان وەرگرتووە. بەڵام ئەمانە هەمووی شانەی سوپای پاسدارانن خۆیان پاڵیان نێن بۆ ئێنانە بڕۆن بڵاو ببنەوە لە جیهانە. تۆ ئەڵەی قۆڵەکانی هەیە لە عێراق و لە لوبناان و لە جاران لە سووریا و لە یەمن بەڵێ قۆڵی هەیە لە زۆر وڵاتانی تیشوە بە تایبەتی لە کەنەدا. جا دەرکردنی ئەمانەیان گرتنیان سەختە تایبەتیەوەی جنسیان هەبیانی قامی بەردەوامیان هەبێتن حەسەبی قانونی ئەوان ناتوانانی دەریان بکەیت. بەڵام ئێستاکە لە بن چاودێرین مراقبەیانەکەن ئەگەر بیانوێت شتێ بکەن فعالیەتی عملیەتێ بکەن و پێشیان نەکرێت نۆک پێیان ناکرێت. ئێران دەتوانێت سوودیان لێوەرگێت سوودیان لێوەرەگرێ بەڵێ ئەتوانێت زۆر شتیان پێ بکاتن. ئەمانە بڵاوبوونەتەوە هەیە. یعنی هەتاکو قەدیمەن من باسی حادسەیەکی ئەفسەرێکی مخابراتی عێراقم کردووە کە لە بەریتانیا بۆ عێراق خۆی نرد چوو لە جو سیاسی وەرگر لە بەریتانیا و لەوێ جێنشین بوو معلوماتیەدا بە عێراق هەموو وڵاتان ئەم ئوسلوبەیان هەیە. ئەفسەری تایبەتی خۆیان نێرێ سەربازێکە نێرێ کە عەقیدەی 100% بۆ من بێ وەلایی بۆ من بێتن لە خەتم دەرنەچێتن ئەمانە ئەنێرێ بۆ وڵاتانە و بڵاویانەکاتەوە و نەوەک لە کەنەدا و ئەمریکا هەتا لە ئوسترالیا گەر بتەوێتن لە وڵاتانی تریش مەوجودن ئەمانە هەن. بەڵێ وەکوەوەی کە ترامپ وتی ئەم گەروە نەفرەتیە ینی هورمز ئێستا قەیرانی بۆ سوپای ئەوروپاش دروست کردووە داخرانی هورمز چ پەیوەندیکی بەوانەوە هەیە و قەیرانە چیەکە بۆ سوپای ئەوروپا ینی وڵاتانی ئەوروپا دروستی کردووە. تۆ ئەگەر سەیری ئەوروپاکەی ئەو نەوتەی کە وەریەگرێتن لە کوێ هەمووی لەم ناوچەیە وەریەگرێتن غازی بیوێتن غازی قەتەری هەمووی لەم ناوچەیە وەریەگرێتن بیت غازی قەتەر هەرزانە لە 10 مەتر لە قولی دەرهشێتن وەکو غازی وڵاتانی تر نییە لە 150-180 مەتر هەتاکو ئەگەی پێی
تۆ سوتەمەنی فڕۆکە لێرەوە وەریەگریتن ئەوروپا تۆ نەوتت نییە لە چوە وەریەگری ئەگەر لە ئەمریکا وەریگری نەوتەکەی ئەو پێوترێ ئەحفوری ئەوە زۆر گرانت داتێ غازی شەر بە گرانت داتێ بە 4 قات 5 قاتی ئەم ناوچەیە زەرەرێکی زۆرە بۆ ئەوان ئێستا کەوان سوتەمەنی لەسەر چی مەسەلەن نەرویج F-35 توانی بە سوتەمەنی سەوز بیفڕێنێتن بەڵام سوتەمەنی سەوز دەقات گرانترە لەو سوتەمەنی کە لەم ناوە دەریەکەی تۆ جگەلەوە تۆ ئەلەمنیۆم لەم ناوە دەرەچێت بۆ ئەوروپا تۆ لە فڕۆکەشا پێویستیت بە ئەلەمنیۆمە پێویستیت بە سوتەمەنیە بەڵێ قەیرانێکی گەورە بۆ ئەوروپا دەڕەسە دروست دەکاتن و ئەوروپا وێرانە بێ ئەگەر ئەم هورمزە نەکرێتەوە گەورەترین زەرەر زەربە کە ئەیخوا ئەوروپایە پێش هەموو وڵاتانی تر ئەوروپا ئەو وێرانە بێتن باش هەندێک جار لە شەڕە یعنی زانیاری دزاکە نە لە ڕێگەی بەسەلەن دەستگای هەواڵگریەوە نە لە ڕێگەی سوپاوەیە لەوە نازانی چۆن ئەم زانیاریەوە بوو بەڵام ئێستا ڕووداوێکی سیر هەیە کە لە قاعدەی سانتیاگۆ هەیە لە ئەمریکا لەیانەیەکی شەوانەدا لەو شارەدا کە سەربازەکانی ئەو قاعدە سەردانیان کردو کۆمەڵە زانیاری دزەی کردووە و هەڵای ناوەتەوە و بە دوای ئەیسە بۆ نەبوونە ئەم کچە یەکێکە لەوانەیە کە لەو یانە شەوانە دانسەرێکی ئەمریکی ئەوە ڕووداوە چۆن بۆ ینی چۆن زانیاری لێەوە دزەی کردووە بەنسبەت ئەم شەڕەوە پێش ئەوەی ئەوە بڵێم من بۆ هاوڵاتیانی خۆمان ینی کوردستان ڕێزویان هەیە هەمویان تۆ کە درۆنێک ئەکەوێتن لە شوێنێک هەدەفەکە لێرە بێت تۆ ئەڕۆی تەسویرەکەی سی میدیاکە چەندی خەتەرە تۆ ئەڵەی وەڵایی لێ نەدا دوورکەوتۆ لێرە تۆ ئەوە کە بڵاوەکەی تۆوە دژمن سیفادەی لێکاتن ئەم هێزە کە چوو بوو لە ساندیاگۆ لەوێنانە چوو بوونە شوێنی بڵین وەکو دیسکۆ خواردنەوە ئەو جۆرە شتانە ئەم کچە یەکێ لە دانسەرەکانی وێنانەیە ئەمە ئەوەی بیزانم 900,000 فڵەوەری هەیە لە تیکتۆک بەڵێ لە تیکتۆک 900,000 هەیە کە دانیشت بوو دانس بکەو لەگەڵ ئەم سەربازانە هەمویان دەستیان کردو بوو بە خواردنەوە ئەوانە و سەیری کردبوو خەرجیەکی سەیرەکەن ئەو پارەی پێیانە هەمووی دەرەکەن بەکاری دێنن کە قسە کرابوو لە بینیان سەربازەکان دوای ئەوەی سەرخۆش بووبوون وتوبیان هەرم هەفتەیە ئۆپەراسیۆنێکمان هەیە عملیەتێکی نهێنیمان هەیە کە ئەیکەین واتە تۆ ئەمریکا لەگەڵ چێ شەڕایسە لەگەڵ ئێران ینی ئەم هێزەش لەوێەوە دێتن بۆ چۆ بۆ ئێران واتە تۆ هەل لە سۆسیال میدیا خەبەرەکەت بڵاو کردەوە لە تیکتۆک هەمووی باشش لە تیکتۆک باسی کردەوە ئێرانیش بۆ خۆی سریەکە تێگەیشتم دێن وەرن مەسەڵەن ئەوەیە ئامادە ئەبێ بۆیان لەبەرەوە ینی سەرباز کاتێک کە سەرخۆشە بێ ئەو هەنێ قساکان نهێنی دەرەکاتن زەرەرێکی زۆر گەورەی هەیە بۆ سوپاکەی خۆی ئەوەیە ینی باسی لە سۆسیال میدیا بازە شتێک هەیە نهێنی نابێ باز بکرێتن کە دوژمن استیفادەی لێ بکاتن و لێی تێبگاتن بەڵێ ئەمە حاوچەیە و هەڕوویدا زۆر باشە ئێستا شەڕە چۆتە قۆناغێکەوە لە ڕاستیە تەنیا مەسەلەن دەستگا هەواڵگریەکانی وڵاتانی ینی بەشداربوو لە شەڕ نین لە مەیدانەکەیە باس لەوە دەکرێت کە دەستگای هەواڵگری میسری ینی ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لەوەی کە تاوەکو ئێستا مەسەلەن ئەو شەڕە زەمینێ لە نێوان ئێران و ئەمریکا نەکرێت یان تەداخولاتەکە بە کورتەکەی چۆنە ئەوە دەستگای هەواڵگری میسر تەداخولاتی هەیە لە نێوەندەدا بڵێن لە کاتی شەڕەکەیە کە باسیم کرد لە زنجیرەکانی پێشوو ئێران 2 ساعت موشکی تێنەگرت ئەمریکا 2 ساعت ڕایگرت عەبدولفەتاح السیسی دەست بەجێ چووە سعودیە ئیماراتە و ناوانە کۆبوونەوەیەکی بڵین لە کاتێکی کەما کرد لەگەڵیان و کشایەوە مەسەر ئەگەر بڵێ هاوپەیمانە لەگەڵ سعودیەیە شتێکی دیفاع مشتەرەکیان هەیە ئەوەی بێزێن سعودیە زۆر یارمەتی مەسرەداتن تایبەتی ئیکۆنۆمی مەسر تەواو نییە مەسر لێرە هاوپەیمانی تورکیا و پاکستانیشە لەگەڵ سعودیەیە ئەگەر سعودیە بچێتە شەڕەوە ئەم وڵاتانە بێ بچێتە شەڕەوە یاواتە یارمەتی بدەن فڕۆکەی بۆ بنێرن بۆمبی بۆ بنێرن چەکی بۆ بنێرن لەبەرەوە کە ترامپ وتی 48 ساعت بڕوا کە مخابەراتی مەسری ئەو تاخیری کردیە 5 ڕۆژ مەجالم دەرێ پەیوەندی بکەم ئەمریکا هیچ پەیوەندیەکی نییە لەگەڵ سوپای پاسدارانە لەگەڵ چیە قساکاتن بەڵام مخابەراتی مەسری
توانی لە ڕۆی پاکستانەوە کە چووەتە ئەوێنانە کۆبوونەوەی پاکستانیان کرد وەزیری دەرەوەی ئەم وڵاتانە لەوێ کە کۆبوونەوەیان کرد مخابراتی مەسری توانی پەیوەندی بە سوپای پاسدارانەوە گەشتە ئەوەی گەیشتە ئەو ڕادەیە کە لەگەڵ سوپای پاسدارانی ئێرانە قسە بکاتن. عیلاقاتی مەسر و ئێرانیش خراپ نییە، یعنی عیلاقاتیان ڕاست داپچراوە کاتی ئەنوەر سادات لەسەر شەقامێک ناوی شەقامێکە، بەڵام ئێستاکە ئەو پەیوەندی ئەو لە ناوە ڕاستە نەگاتە ئەو ڕادەی کە فراوان بێتەوە زیاتر و وەکو بڵین مەحەتاتی تاقی ئێران و نەوت و ئەوانە هەمووی لێ بدرێ و دنیا بستێ بە یەکجاری، چونکە ئەوانە لێ بدرێتن ئێران وڵامەداتەوە وڵاتانیش تر دێنە ناوە ڕاستەوە ئەبێتە کێشەیەکی زۆر گەورە و ئەم شەڕە ڕاوەستانی نابێ لە کۆتاییە ئەمریکا سەرکەوتن بەدەست ناهێنێتن، ئەبێ ئۆتۆمی بەکاربێنێتن، ئیتر بە چی جۆرێ بەکاری دێنێتن نازانین جارێ، بەڵام ئەمریکاس ئێستا ناتوانێت لەم شەڕەیە بکشێتەوە. ئەو پێی خۆشە ئەمان کە پەیوەندیان بە سوپای پاسدارانەوە کردووە، چونکە ئەمریکا ئەستا بکشێتەوە یعنی ئەوە تا شەڕەکە دۆڕاوە، هەرڕاستی دۆڕاوە ئێران سەرکەوتووە، ڕاست ئێران و ئێرانە بە تەواوەتی بە من ماڵی ئێران نییە ناخێر و ئێرانە بە تەواوەتی، بەس بکشێتەوە ئەمریکا بەڵام سەرکەوتن بەدەستێنە ئێران سەرکەوتووە نەوەک ئەمریکا. بەڵێ ئەوەیە. باشە بابەتێکی دیکە کە ئەویش دیسانەوە هەڵای ناوەتەوە لابردنی بە کۆمەڵی سەربازی و ژەنەڕاڵەکانی ئەمریکا لەسەر کارەکانیان. ئەمە تا چەند مەسەلەن ئاست لە کاتی هێرشەکان یاخود ئاستی هێرشەکان دەکات لە ئێستاە و معنەوێتی سوپا چۆن دەبێت مادام ئەم ژەنەڕاڵانە لەسەر کار لا دەبرێن، چی ڕوەدات بۆ لایەنە بن؟ لە ناو مؤسسەی عسکەری ئەمریکا تۆ حیساب کە کۆماری و دیموکراتیت هەیە ئەم دوانە، ئەم جەنەڕاڵانە خۆ شەرت نییە هەمویان سەر بە کۆماری بن بە ترامپ، ینی هەیە لەسەر دیموکراسیەکانە ئەوان مەسەلەن ڕازی نین لەسەر ئەم مەزع. ئەگەر بیتە سەر ئەوە یەکەم کەس چێ دەرکرا بڵین سەرۆکی ئەرکانی ئەمریکا سوپای زەوی کە براندی جۆرج، براندی جۆرجی دەرکرد. براندی جۆرج بڵین بۆ دەرکرا چوارجا پێڵین ئەمەلیەت محاکات، ینی چۆن بڵین مێزی خۆڵم هەیە داعشی ئەفسەرەکان کۆ ئەبنەوە ئەم ئۆپەراسیۆنە بەو شێوازە ئەەکەین. مێزی خۆڵ ئەبێ لە هەموو شوێنێکە هەبێتن لە کاتی هێڕشکردن نەخشە و ئەوانە بەکاردێنی. چوارجا ئەم عملیەتەی تەسویر کردووە کە من دابەزم ئاواچێ سەیرەکە فەشەلێ زۆر گەورە دێنێ، فەشەلیش نەهێنێ زەرەرێکی زۆر گەورەیە بۆی ڕازی نییە لەسەری. لەم کاتەش ترامپ چاوەڕێەوە ناکات جەنێراڵێ بە من بڵێتن من ڕازینی مارشاڵێ پێی بڵێتن من ئەمە ناکەم، یەکسەر بڕۆ استیقالەت بدە دەرچۆ دەرەوە. وەزیری بەرگری ئەمریکای گست لەگەڵ ترامپە ئەمە بڕیارەکەدا یەکسەر لایدا، جگەلەوە هەیئەی ئەرکانیش جەنێراڵە تریشیان لەدا ئێنجا جگەلەوە مەسەلەن تەرقیە تەرفیعکردنی ڕەشپێستەکانی ڕاگرت لەگەڵ ئافرەتە، یعنی ئەمە چی دێتە بابەتی ئەنسوریەتەوە. ئەمانە تەسیری زۆرە لە ناو کار لەسەر ئاستی هێرشەکان و معنەوێتی سوپا دەکات لەم ئەیکا تۆ ئەمانە بکەی تۆ لە ناو ئەمریکا کاکە هەر لە زمانی جۆ بایدن پێش ترامپ وەزیر بەرگری ڕەشپێست بوو کاکە ئەوەی نەبوو بڵێ سپی بوو کاری لێکە کار لە عملیاتە کاتن تۆ ماوەت ئەوێتن هەتاکو پلانێت دابنەی بۆ شەڕەکە کە هێڕشەکەم ئەمە جەنێراڵە تربێتن بە دڵینە بێ هەموویە گۆڕێتن جاوەرە ئەمە ئەفسەرانە هەموویە بێ بگۆڕدرێتەوە کار لە معنەویاتیانەکە کار لە شێوازی هێڕشەکە ئاکاتن لەبەرەوە ترامپ هەر کەسێ لایەنگری خۆی نەبێ لە کۆماریەکان هەتاکو لە ناو کۆماریەکان دەست بەجێ دەریەکە لایەدا و جەماعەتی خۆی دێنێتە وێنانە و ئەوانی کە بە قسەی بکەن و بۆی بکەن لە زنجیرەیەکە باسمان کردبوو کۆبوونەوە لەگەڵ ئەدمیرال و جەنەراڵەکانی کردبوو هتلەر کۆن کردبووی ئەبێ بە قسەی من بکەیت نەوەک بە قسەی دەستوری ئەمریکا بکەیت ئەمە ترامپ ئەمەستووە بەکاردێنێتن ئێستا. باشە بابەتێک کە بەرپرسێکی ئیسرائیلی درکاندوێتی لەوەی کە ئێران دەتوانێت بە کلیکێک ئیسرائیل پەک بخات ئەمە چیان ئەم بەرپرسە بۆ ئەوەندە سیقەی بەتوانای مەسەلەن هەواڵگری و مەسەلەن توانای زیرەکی ئێران هەیە ئێران دەتوانێت ئەمە بکات؟
بەڵێ ئێران نەتوانێ ئەمە هێرشی سیبرانیە کە کۆمپیوتەر هاکەرەکان هەوڵە ینی بینەران تێگەن لەمە لە سیبرانیە ئێران پێشکەوتووە ئێران وڵاتی دواکەوتو نییە لە هێرشی سیبرانی ڕاست ئێستا بە دەرەجەیەک ڕووس ئەوان سەیرن ئێرانیەکان خبرەتێکی زۆر دوور و درێژیانەوە زۆر هێرشی سیبرانیان کردووە لەمە و پێش ئەنجامیشی هەمووی سەرکەوتوو بەدەستێناوەتن توانیەتی بیکاتن ئیسرائیل کە باسی ئەوە ئەکا هێرشی سیبرانی بەچیە ئاگەر من توانیم خەرقی ناو ئیسرائیل بکەم بە ئاسانی ئەتوانم هەر ترافیک لایت ڕاگرم ترافیک لایت ڕاگرم مەحەتەی کارەبا ڕاگرم تاقەی تەولید ڕاگرم پێشتریش وابزانم هەر کردوێتی پێتم وت بەزانابێت کردوێتی لەوە پێش بەڵام ئەگەر بکە هێرشێکی فراوان نەخۆشخانەکانت ڕائەگرم فڕۆکەخانەکانت ڕائەگرم واتە ئیسرائیل کۆتایی پێهات هەرچەندێ ئیسرائیل لە زیرەکی دەستکرد زۆر پێشکەوتووە بەڵام ئێران نەخێر توانای ئەوەی هەیە هەکەرسی وای هەیە کە بتوانن بچنە ناو سیستەمەکانی ئیسرائیلەوە و ڕای بگرن ئەجا کەی ئەمە ڕووەدا کەی ئەتوانن ئەم عملیەتە بکەن ئەوە دیارنیە ڕۆژانی داهاتوو پێشانەداتن ئێران دواکەوتوو نییە لە هێرشی سیبرانی پێشکەوتووە ئەتوانێ بیکات وەڵا هەر لەسەر ئەوە کە ینی ئەوەش هەڵایەکی زۆری ناوردەکاری ئەو درۆنە ئیسرائیلی کە لە گەروی هورمز کەوتە دەست ئێرانەکان پێما بە هەر بە هێرشێکی ئاوا هێنایان هێرمس بەڵێ ئەمە پێشکەوتچین ینی زۆر تکنۆلۆژیایەکی بەرزیتیایە هێرمس درۆنێکی ئیسرائیلیە بەڵام ئەوەی سیر بووێنەکەی کە بیندرا لە ئێران کە سەیریم کرد ئەمە بە موشک نەکەوتۆتە خوارەوە توانیویانە ئێستا کە باسی هاکەرمان کرد هاکەرسەکان توانیان بچنە ناو تەوجیهی ئەمەوە کە بیپشڕێنن لە ئیسرائیل خۆیان تەحەکومی بێ بکەن و دایگرنە خوارەوە لە شوێنێک واتە هاکەرسی ئێران توانای ئەوەی هەبووە بچێتەنەوە ئەم تکنۆلۆژیای ئیسرائیل ئەمە زۆر پێشکەوتووە لە ئیسرائیلە ینی هێرمس بەڵێ زۆر پێشکەوتووە هێرمس توانی ئەمە دابگرێتن لێرە چییە کاتن کۆیە کاتەوە ئەی باتن پارچە پارچەیەەکە تەعا خەبیری خۆی هەیە ئەندازیاری خۆیە مهندس پارچە پارچەیەکەن ئەی خوێندنەوە تکنۆلۆژیاکەی چوونە هەڵا سێر چییە کاتن پێوترێ هەندەسە عەکسیە ئەوە دروستە کاتەوە چۆن شاهد 136 رووسیا بردی گیرانوان توی لێ دروست کرد هەندەسە عەکسیە لە هەمان کاتە ئەمریکا شاهد 136 دەستکەوت هەندەسەی عەکسی تکنۆلۆژیا دەستکاری کرد و گەڕانیەوە لە ئێرانەدا پێی ئەوەش کەوتە دەست ئێرانەوە و ئاگاداریت لۆکاس ئەمەش هەندەسەی عەکسی لەسەر دروست دەکاتەوە و بەکاری دێنێتن دوا ڕۆژ چونکە شاهد 136 بووە ئاگاداریت نەوەک بەس ئەمریکا و رووسیا وڵاتانە بکە تایلەندیش وە خەریکەتی ئاینی ئەوە دروستەکە یابان ئەی کاتن وڵاتان تایوان هەموویان تەکلیفەیەکی کەم نەتیجەیەکی باش دێنێتن 100 دانەش بنێرم هەشتای بخە خوارەوە هێشتا زەرەری من نییە بیستی بکەوێتە خوارەوە ئەوەیە کە کەوتە دەستیەوە هەندەسەی عەکسیە کاتن و بەکاری دێنێتەوە و تکنۆلۆژیای تازاکەوێتە دەست ئێران کە نایزانێتن بەڵێ زۆر باشە باسی بەریتانیامان زۆر کردووە لەوەی کە هەم قسەی ترەمپی زۆر شکانوە هەم لەوەی کە لەلایەکی تریشەوە چەک و ئەوانە دێنێتە ناوچەکە جوڵەی سەیری لێ ئەبینرێ مەسەلەن چەک ئەداتە هەندێک وڵات لە ئێستاە خۆی چەک دێنێتە پێشەوە لە دەریا و لە ئاسمانیشەوە لە لایەکشەوە لە من تێکەڵی شەڕەکە نابم بەریتانیا بەتەمای چییە ئەم جوڵانە دەیکات ئەمریکا ئاگدارن یان نا ئەگەر سەیری بەریتانیا بکەی لە دوای جەنگی جیهانی دووەم زۆر ناوچەی لە دەستدا لە جیهانە نەما بەدەستیەوە ئەمریکا کۆنتترۆلی هەموو شوێنێکی کرد تایبەتی و شۆنانی کە نەوتی لێ وەکو بڵین خەلیج ئێستا کە خەلیج تەواو سیقەی بە ئەمریکا نەمایەوە دوای ئەم هەموو لێدانەی کە ئەم هەموو زەرەری پێگەی تاکو ئەم کاتە بەریتانیا سەدێ چیەکە چەکیێنەوە بە وڵاتانی خەلیج خۆی نێزیکە کاتەوە لێیان جارێتر بگەڕێتەوە چۆن ئەڵین بە لە هینی سەربازی وەتعەت قەدەم ینی پایەکم هەبێ لەم ناوە جێنشین بم هاوپەیمان بن لەگەڵما دەسەڵاتم هەبێ بگەڕێمەوە ئەوەی پێویستیم پێبێتن لەم ناوچەیە بیکەم و بگەڕێمەوە وەکو هێزێکی گەورە بەڵام ئەمە پەیوەندی بە ئەمریکاوە نییە نانەخێر
بڵین ستارمەر و ترامپ هەر ئەو کێشەیە هەیە لە نێوانیان هەر کەسەوێت دەسەڵاتی هەبێتن لە ناوچەی ئاسیا ڕۆژ هەڵاتی ناوەڕاستە لێرە بەریتانیا ژۆک و هەلێک دەیقۆزێتەوە ئەیخۆزێتەوە ئەوەیە ئەوێ بێتە ئەم ناوە جێنشین بێتن بمێنێتەوە نەڕواتن تۆ لە بیرت نەچێ عێراقوانە هەمووی بەدەست بەریتانیا بوو ئەمە سعودیە چێ داینا مەسەلەن ئال سعود هەمووی ئینگلیزیە نایە مەدانەوە ئەمریکا وجودی نەبوو ئەوێ ئەو مێژوەی خۆی بگەڕێنێتەوە عینی بگەڕێتەوە کو ئیمپراتۆریەتێ تەنها تۆ نەبی خێراتی ئەم ناوە هەمووی بۆ تۆ بێتن من چاوەڕێی کەم بکەم نەخێر منیش دێمە ناوەڕاستەوە ئەوەیە نەهاتووە بۆ هاوکاری ئەمریکا بڵێ کە شەڕێکی فراوان بکاتنیان هێزی زەمینی بنێرێتن بۆی نە هاتووە بۆ مەسلحەت و بەرزەوەندی خۆی عێراقی بۆ نیە سپاس دەکەم من هیچی وام نەماوەگەر ئیزافەیە کتەبێ حتمما لە پرۆگرامەکانی تر زۆر بەوردی باسی دوایی پێشاتەکانەکەین ئینشاءالله سپاس دەکەم دووبارە سەرچاو سپاس بۆ بینەریەوەش تا ئەڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ